تەنها بەشە هەستیارەکان واتە تەواریەکان خودەجا ئینایە بەشی تەواریمان دەوامەکە لەگەڵەوەی وەرزی گەرمایە نەخۆشخانەکانی تایبەت بە منداڵان زۆرێک لە منداڵان لەوێ خوێندراون بەهۆی ئەو گەرمایە و ئەو شەپۆلەی کە هەیە بەڵام لە نەخۆشخانە حکومیەکاندا هەندێک لە کارمەندان و پزیشکان بەکۆتی داوامیان کردومە گرفتی بۆ دایکان و باوکانیش دروست کردو نەسمە لای دکتۆر کۆیان هەورامی بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانی کە فەرمووی تێرەکە دکتۆر سڵاو لێبێ دۆخی نەخۆشخانەی منداڵانی سلێمانی چۆنە داوامی تیاکرێ؟ لە ئێستا ئێمە تەنها بەشە هەستیارەکان واتە تەواریەکان خودەجا ئینایە بەشی تەواریمان دەوامەکە بەشەکانی ترمان واتە بەشە ساردەکان یان قاوشەکانمان دەوام ناکەن بەڵام دەوام نەکردنی ئەوانە بەهۆی ئەم بێموچەیی و ئەم قەیرانەوەی کە هەیە معنای نییە کە ئێمە بتوانین ئەو خزمەتگوزاری کە هەیە لە ئاستی خۆیان پێشکەشی بکەین چونکە ڕاستەوخۆ ئەمە زنجیرێکە بەیەکەوە بەسراونەتەوە واتە داخستنی بەشێک لە بەشەکان لۆدێکی زیاتر لەسەر تەواریەکەمان دروستەکە واکە کە تۆ نەتوانین نەخۆشی زیاتر وەرگریت واتە تۆ لە کۆی 300 بێدی نەخۆشخانەکە 25 بێت 26 بێدت بۆ ماوەتەوە لە بەشی تەواریەکە توکە تۆ ناتوانین فلتەری نەخۆشەکان بکەی ئەمە کە پڕ بوو ئێمە جاران ئەمان ناردە قاوشەکانەوە ئێستاکە قاوشەکان داخراوە بەهۆی ئەم قەیرانەوە ئێمە ناتوانین ئەو خزمەتگوزاری کە لە ئاستی پێویستایە بۆ هاوڵاتیانی خۆمان ینی بەداخەوە ئەم قسە یەکەم ناتوانین پێشکەشی بکەین. کاک دکتۆر بۆ نمونە ئەمە باگرایی نابێ بۆ سەر شانی دایکان و باوکان موچە نەدراوە ڕاستەوەکو کارمەندانی تەندروستیش ئەوانیش دایکان و باوکانیش موچە وەرناگرن ئەمە تا چەندێ بارگرانیە بۆ سەر شانیان ئەمە بارگرانیە بۆ سەر هەردوولا لەبەرەوەی ئەو کارمەندانی کە ئێمە و پزیشکانی ئێمە خۆیان لە خۆشیانە بەلامان کاتە دایک و باوکن ینی ئەمانە پێویستیان بە هاتوچۆ هەیە ئەمانە هاتوچۆ لەسەر شانی خۆیانەکەن مناڵیان هەیە کە سوکاریان هەیە کرێچیە بەڕاستی یانی تۆ ئەمانەمانە کۆمەڵی قەیرانە هەمووی بەسراوەتەوە بەیەکەوە ئێمە لە ناچاریە تەنها بەشە هەستیارەکانمان هێشتۆتەوەیش لەبەر خاتری ئەو ینی بەڕاستی پێت بڵێمەوەی کە کارمەندەکان و پزیشکەکان لە دڵسۆزی خۆیانە نانەوێت لەوە زیاتر ئەوە بکەنە جینا ئەمەی کە هەیە لایەنە ئینسانیەکەی ماوەتەوە لە لایەنێکی ترەوە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تۆ 75 ڕۆژ بۆ 90 ڕۆژ موچە نەبێت و ئەمان بتوانن دەوامی خۆیان بکەن ڕاستە ئێمە کۆمەڵی خەڵکی فەقیر لە دەرەوەی ئەوەی ئێمە ئەوانیش مامۆستان کارمەندن لە شوێنی تر دەوامەکەن ئەوانیش وەکو کارمەندەکانی لای ئێمەوان بەڵام بە دوجار ئەمە کێشەیەکە و قەیرانێکە دروستەکە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە بەشکم ئینشاءالله ئەگەر چارەسەرێک هەبێت و ڕێکەوتنێک کرێ کە هەموو مۆزەفین ینی کارمەندی تەندروستی و ناتەندروستی ئەوانی کە لە شوێنەکانی تریشا دەوامەکەن مافی خۆیانە بەڵام ئێمە لەبەرەوەی لۆدەی کە لە سەرمانە لەبەرەوەی کە کارمەند هەیە لەسەر ئەرکی ینی موچەی خۆی موچەشی پێ نەدراوە لەسەر شانی خۆی و گیرفانی خۆی هاتوچۆوەکە کە ئەمەش ئایا تەکسیە بەنزینە سیارەی خۆیەتی پاسە ئەمانە هەمووی ئەرکێک و بارگرانیەکە هەیە کرێکی وەکو باسم کرد بەڵام ئێمە لەبەر خاتری هاوڵاتیان بەشە ئیمەرجنسیەکانمان هێشتۆتەوە ئەوەی بە ئێمە بکرێت لە توانامانە هەبێت تا لە توانای خۆمانە بێ خزمەت دەکەین.